کردنەوەی وێزگەیەکی 25 مێگاواتیە لە سنووری باڵەکایەتی بە مەبەستی چارەسەرکردنی گرفتی کارەبا، بەڵام ئەو هەنگاوە کاریگەری نابێت لەسەر زیادبوونی سەعاتەکانی پێدانی کارەبا بە دانیشتوانی هەردوو ناحیەی وەرتێ و سمیلان و بەشێک لە ناحیەی گەڵاڵە. مەبەست لەی باشکردنی ڤۆڵتیای کارەبا و کەمکردنەوەی بارگرانی لەسەر تۆڕەکانە. سودا ئەوی پرۆژەیەک پێشتر ڤۆڵتیە بوێ شێوەی باش نەتگەشتە خەڵکی ئەوە ڤۆڵتیە پێ چارەسەر بیت هەروەسا ئەو بار زۆریە بەری نیکەتنێ یەک هێل بوو نوکەت بووینە 5 هێل یعنیش پێنجا نوکە دوێت شولید ئەسێ شولیدا دوو احتیاطنجی ئان ئەم شێم شێوەیەکی دیترێ بێژن خواستە کارە بێ هەردوو ناحیا نوکە تنێ 10 مێگاواتە ئەف محەطەمە ئینای 25 مێگاواتە یعنی ئەم شێن ضمانێ بدەنە خەڵکی خواک و 10 ساڵی دیترێژی ترێ ئەو کێشە بار زۆریە وێرێ نەبێت. لە ماوەی 24 سعات تەنها 10 سعات پێدانی کارەبا و 3 سعات لە ڕۆژدا نیگەرانی زۆری لای دانیشتوانی ناحیەی سمیلان و ناحیەی وەرتێ دروست کردووە. ئێستا پلەی سیزیک 43 ئەو دقەی 3 سعات کارەبا هەیە بە ڕۆژێ 3 ساعت دامەلوێ هاتوین لای وەزیر یادەشتێکمان نووسی بەناوی ناحیەی وەرتێ و سنووری دەوروبەری و گوندەکانی دەوروبەری یادەشتێکماندا داوامان لێکرد 3 ساعت 4 ساعت کارەبان و زیاد کارەبان لۆچانەکەن پاشی 15 ڕۆژگا ئەو جارەی دەگرین ناچاریشن بێمان خۆش نییە بەڵام ناچاری ژن و منداڵی پێش خۆمان دەین هەر گەرممان هەر دەبی لێرەگەمان بێت چاترە باڵەکایەتی کە بۆتە ناوچەیەکی گەشتیاری گرنگ لە ئێستادا پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە جاران گرنگی پێ بدات و هەروەها پێویستی کارەبا زیاتر بووە کە مەشەکی حکوومەتەکە دابینی بکات. مۆلدێک شتشمان نییە ئەمە ناسا هەفتەی بەلای کمی باسی هەتا 30,000 دینار بەس بنزینی بکرێت لە مۆلدێک گسکەکان لۆ مۆلدی ماڵەکان ئەویش هەموو خەڵکی و توانایی نییە کە ئەو مۆلدێ هەبیت و بتوانی کە بنزینیشدا بکات. ڕۆژانەمە 3 ساعت کاربامان هەیە یعنی بە هەمووی کەسەرێکی و 10 ساعت کاربامان دەبێت لێرە پێ مۆلدی ئەهلیمانەیە پێویستمان بە کارەبای زیاترە گەشتیارێک زۆر لەو ناوچەیەکە ماخوڵات ڕۆژێ 3 ساعت کارەبای بدەیت کاکە خەڵک لە گەرمانستا خەڵک بێزارە یعنی کەوا بێ ئەمە لەوانەیە کاردانەوە زیاترمان بی ئەوڕۆ وەزیری کارەباهات محەتەی پردی عافیزی کردەوە ئەگەر بێت و بەڕێنەکان جێبەجێ ئەومە لەوانەیە هەڵوێستێکمان هەبی. کەمی پێدانی سەعاتەکانی کارەبا لەو وەرزی هاوین و گەرمایە وێڕای دروستکردنی گرفتی زۆر بۆ هاوڵاتیان لەلایەکی تریش هۆکارە بۆ بەرزبوونەوەی نرخی ئەمپێرەکانی مۆلیدە ئەهلیەکان ئەوەش بارگرانیەکی زۆرتر دەخاتە سەرشانی هاوڵاتیان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، پردی حافیز لە سنووری باڵەکایەتی.